برآوردهای ما تا انتهای بە جۆرەی هەڵسەنگاندنەکانی ئێمە تاکو 22 ئابی 2020 پیشەسازی گەشتیاری ئێران بە بڕی 12,000 میلیارد تمەن واتە 500 میلیۆن دلار زیانی بەرکەوتووە. جگەلەوەش زیانێکی زۆر بەر پیشەی دەستی کەوتووە لەبەر ئەوەی لە ڕاستیدا گەشت و گوزار بازارێکە بۆ پیشەی دەستی چونکە گەشتیاران کڕیاری سەرەکی ئەو کاڵایە. آسیب‌های جدی و مزاحمت‌های فراوان داشتیم. گەشت و گوزار ڕۆڵێکی گرنگی هەیە لە دەستەبەرکردنی هەلی کار. ئەگەر گەشت و گوزار قوڵ بکەینەوە بۆ کۆمەڵێکی فراوان لە چالاکی وەکو قاوەخانە و چێشتخانە و گواستنەوەی ناو شار و نێوان شارەکان و کڕینی هەدیە و بەرهەمەکان، ئەوە هەموو کەسێک لە وڵاتە تووشی زەرەر بووە. هەروەها پێشبینی دەکەین سەیەکی ئەو کەسانی لە کەرتی گەشت و گوزاردا کاریان کردووە کارەکانیان لەدەستدا بێت. خب این باز گرفتاری‌ها رو برای سرمایه‌گذاری داخلی ما ایجاد کرد. گەمارەکانی ئەمریکا بۆتە هۆی دروستبوونی چەندین کێشەی ترسناک چونکە یەکێک لەو کێشانە بریتیە لە حواڵەکردنی پارە کە کێشەی بۆ گەشتیاران و ئەو سەرمایه‌دارانە دروست کردووە کە دەیانەوێت لە کەرتی گەشت و گوزاردا وەبەرهێنان بکەن چونکە بەهۆی گەمارەکانەوە بەهای دراوە بیانیەکان بە ڕێژێکی بەرچاو بەرز بووەتەوە. لە ساڵی ڕابردووی هەتاویدا نزیکەی 1,600,000 گەشتیار سەردانی ئەو ناوچە گەشتیاری ئێمەیان کردووە کە 300,000یان گەشتیاری بیانی بوون. بەڵام ئەم ساڵ تەنها 6,000 گەشتیارمان هەبووە کە 400یان بیانی بوون. ئەم ئەمارانە بە ئاشکرا کاریگەری بڵاوبوونەوەی کۆرۆنا لەسەر داشکاندنی کەرتی گەشتیاری پیشان دەدات.